بە نیازی دروستکردنی باخچە ئەم ساڵیان لێرە هەڵکەندووە بۆ چاندنی نەمام و بەڵام 26 ساڵە دارێکی لێ سەوز نەبووە. لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانیم بە دیاریکراوی نزیکی مزگەوتی گەورەی ڕاپەڕینم دیارە ژمارەیەک لە دانیشتوانی ئەم کۆڵانەی نزیکی مزگەوتەکە لێرە داواکاریەکان هەیە و دەردەدڵەیەکی خۆیان هەیە. منیش دەمەتەقەیەکیان لەگەڵەکەم وەچمە لایەن قوربان سڵاو لێبێت ئەگە پێم بڵێ ماوەی چەندێکە ئەم ساڵانە لێرە هەڵکەندراوە و بۆم شێوازە ئەم پارچە زەویەکە بۆ باخچە لێرە تەرخان کراوە ئەوە بەجێهێشراوە. دەستان خۆش بە بۆ ڕوژاندنی ئەم بابەتە دیارە زۆر لە مێژە لەو کاتانەوەی کە حکوومەت یاریمی کوردستان دەستی کردو بە تەوزیعاتی زەویزار بەسەر فەرمانبەران و پێشمەرگەی دێرین و ئەمان لەم ناوچانە لەو کاتانەوە پێم وایە لە 2023 هەتا ئێستا ئەم پارچە ئەرزە بەم بەتاڵیە ماوەتەوە ئەبواە هەتا ئێستەمە باخچە بواە زۆر زەقە زۆر بەرچاویە سیمایەکی ناشرینی هەیە داواشمان لە شارەوانی ڕاپەڕین هەیە دوجار شوێنەکان بۆ بەرپرسیارەتی باڵاتر کە ئاورێک لێرە بنەوانێ ئەمە سیمایەکی ناشرینی وەک پێم وتی ئەبواە ئەمە زووتر بکرایە ئەمە کاتێک کشکەیەتە پێشەوە لە کاتی ئینتیخابات و بانگەشەی ئینتیخابی و کاندیدەکانیان لێرە چاڵێک دوو چاڵ وەک ئەوەی کەیبینی ئەم چاڵانیان هەڵکەنوە لێرە یان چەند نەمامێک لێن دوجار ئاور لێنان و نەمامەکانیش ئەفەوتێن و ئێمە ئێستا لاانێ بڵێم دراوسی خۆمانێ هاوڵاتی خۆمانێ خەڵکی ئێرەکە وتوێتی کاکە ئەگەر ئێوە جددی بن لەگەڵمان دەستگیرۆیمان بکەن و لەگەڵمان هاوکاری بکەن بابە وەڵی نەمامی چواردەوری ئەم ناوە من ئەیکردم و ملی ئەم لەسەر جیرفانی خۆم و ماڵی خۆم و مەسرفی خۆم بەڵام ئەوان هیچ هەڵوێستێکیان نییە هەر زۆر ناشرینیش ئەمە لێرە ڕەنگە لە زۆر شوێنی درە ئەگەر ئەمە سیتی بواە زۆر دەمێک بکرابوو. خۆش دەسپاس کا حەزی تۆ باسی ئەم بۆ بکە ئەمە لایانی پەیوەندیدار یاخود شارەوانی ڕاپەڕینتان ئاگادار نەکردوێتەوە لەم ئەم پارچە زەویەکە لەوانەیە بە چەند نەمامێک و بە ڕێژەیەکی کەم لە نەمام ئەم باخچەیە تاو سەوز بێت. بەڵێ قوربانجان پێشەکی بە ناوی گەڕەکی ڕاپەڕینەوە بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەدا نەکەین وڵای قوربانجان من 40 ساڵە ماڵم نەو گەڕەکەیە کۆڵانی کاگەی فەلا ئەوەتان زۆر نزیکم ئەمە 26 دانە ساڵە هەر واتمان پێدەن ئەکرێ بە پارک و ئەکرێ بە هەدیقێک و پاسەیەکی خۆش بەڵام بەداخەوە بەس کاتی دەنگدان و انتیخابات دێن بەدەممانەوە بەڵە چەندی جا خەڵکی گەڕک وڵی شارەوانی شخصی خۆم نەچوومە بەس ئەوەی بزانم چوونە خەڵک چوونە داوامان کردو بۆ پارک و بۆ هەدیقەیەکی خۆش ئیساڵ هاتن ئەم ساڵانیان تێ هەڵکەن هیچیان نەکەن ئەو دارانە خۆمان لەگە ئەو ماڵە بەڕێزەیە بە پاری خۆمان کڕیمان و ئێناوانە ناشتومانە ئیتر بەڕاستی دیمایەکی سیمایەکی زۆر ناشرینە داواگاری لەلایانی پەیوەندیدار بێن بەدەممانەوە ئەم باخچەیە دروستکەن. ئێوەکو گەنجانی ئەم کۆڵانی ڕاپەڕین بیرتان لەوە نەکردێتەوە خۆتان چەند نەمامێک بۆ سەوزکردنی ئەم باخچەیە تەرخانکەن و لایانی پەیوەندیداریش پشتان بگرێت. سەرەتا بە خێراتنی کەڵامەکەتانەکەم وەکو من شخصی ماڵم لێرەیە چەنددارێکم ناشتۆ لێرە بەڵام وەکو پێویست شارەوانی ئاوڕی لێ ناوەتەوە حکوومەت ئاوڕی لێ ناوەتەوە وەکو پێشم وتم ئەگەر ئێوە چواردەوری ئەم کۆنکرێتە چەند داری ئەبێت چەند نەمامیوێ من ئامادەم نەمامەکان بگەرمە ئەستەی خۆم. شارانی لۆ ئاگادار کردوەوەوانەڵەنسی پێشم وتن ساڵی پار بوو کە چووم پێم وتم چەند نەمامی ئەوێ وەکو کۆنکرێتەکان وەکو ئەرزم کردی بەڵێ جاری پێشوش ئێرەم پاکردەوە شۆفڵم لێە ئیتر ئەمە هەمووی ئاگادارە خەڵگێرە بەڵام دواتر خۆیان هاتن پاکیان کردەوە وتیان نەکەین بە باخچە بەڵام هەتا ئێستا خامۆش کراوە.